دانانی تاوەر لەسەر ماڵان یاخود لە نزیک قوتابخانەکان یان داینگەکان یان زۆربوونی تاوەرەکانی تایبەت بە پەیوەندیکردن بە ئینتەرنێت بە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی چ کێشە و گرفتێکی تەندروستی و ژینگەیی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. دەگوترێت زۆربوونی ئەو تاوەرانە وای کردووە نەخۆشیەکی یەکجار زۆر وەک شێرپەنجە، نەزۆکی، سەرئێشە، چەندین نەخۆشی دیکە بڵاو بۆتەوە و زیاتر بووە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باس لە زیان و سوودەکانی ئەو تاوەرانە دەکەین. پێم بڵێت بوونی ئەو جۆرە بورجانە بە شتێکی ئاسایی دەبینیان ئاسایی؟ ماوەستا جانانی بەخۆی دوو ڕێی هەیە لە ناو کۆمەلگا. یەکیان دەڵێ باش نییە لە بۆ حایلێ خاستن کە ئەو بورجێ لە سەماڵی دێ. بۆ باش نییە؟ باش نیێوان هەندێک نەخۆشی باز دەکەن کە بۆ عایلەکە دەگوازرێتەوە، یان ڕێیەکی نوێ هەیە کە دەڵێ بۆ شێرپەنجە یەک لەوانە. باشە تۆ لە بورجی وا لەم شێوەیە ترسل لێی دەبی خانوویەکی لە نزیکەوە بکڕیا؟ تۆ نەگەوانی جێ دەبێت ترسل لێ هەیە، بەڵام ڕەنگە نەمکردەوە کارێک بڵێ لێ دوورکەومەوە یان شتێک. یعنی ئەوە پێت وایە ئەرکی حکوومەتە بە دوواداچوون کە ئەگەر خراپ بێ نابیدایت. بالضبط ئەرکی حکوومەتە ئەگەر بە دوواداچوون لۆ بکە، ئەگەر کارێکیش خراپ بوو قەدعا هەیە چۆ لە پێش ناکە لەسەر خانواندانی. زۆر کەس هەیە ناڕازیە دەڵێ کاکە من قبوڵ ناکەم بورجێک لە کۆڵانی من هەیە بچکە منداڵەکەم هەتا گەنج پیر تەسیراتی دەکاتن. بەس پێت وایە حکوومەت ئەوەندە بێ خەم بیان حکوومەت ئەتانێت سارەجی بکاتن لە جێگایکی شوێنێکی باش دای بنێتن کە گونجاو بیتن نزیک ماران نەبیتن بردێکی گەورە دابرێت هەموو هەولێریش بکات. کەوای یانی دەبی شوێنی تایبەتیان شوێن تایبەتیان یانی شوێنە گوانە کاتن کار کەسێک لەسەر ماڵەکەی خۆی لە پەرامبەر هەندێک پارە بورجێک دابووە. ڕاست وانە بەعمل لەسا لە وچی پارە دەبۆدراوە خان لێرەکرد هەولە هەولێرنی یەکەم کەسم کە خان لێرەکەم سێ کەس بێ ئەمن و کاک خەسرە و دەگەم مامەغازا ڕەحمەتی مرد ئەمە سێ کەس لێرە خانی ماکرد ئێرە چۆل بوو. ئەم خانەکەم لێرە کرد خانەکەی خۆم زۆر بووە وەر بم دەستشم کول بوو تێگەشتی بەس خانەکەم زۆر جوان دەست کرد هەموو لەسەر لینگە و شتێ دامنا قەیم. ئەو بورجانەیە کە چەند هات گوتیامە هاتنەکرە من گوتیامانجە 6 وەرەقەت دەدەینی 6 وەرەقە 6 وەرەقە 6 وەرەقە ئەوە ماری ناوی هەیە ماری باشە ئەوە ماری 6 وەرەقەت دەدەینی بینە بورجەکردن خان دەدەین کاربات بەڕاش دەبیتن گوتم نامێت قبوڵت نەکرد قبولم نەکرد وتیان لەبەرچەوە لەبەر قبولم نەکرد گوتم جیرانەکانی خۆم و هاوڕاتیەکانی خۆم تووشی نەخۆشی ناکەم یعنی بەس لەبەر خاتری تەندروستی خەڵک و خۆت ئارێ وەڵڵا ڕەفزت کردەوە. ئەو جیرانەکانشم هەموو شار عاڵ کەوای ئێستا تۆ قبوڵ ناکەی لە جیران ئێستا کە پێم بگری حکم بە چەند بیتن لێلا دەبم لەیلا دەبم. ئارێ وەڵڵا داواش لە حکوومەت دەکەی یعنی دەکەم ئەو بورجان لە سەبانان لاباتن لە شوێنێکی گونجا دەبێت. ماندوو نەبن. لێرە بورجێکی زۆر دەبینیم لەسەر ماڵان. حالەتێکی ئاسایی ئەو تاوەرانە هەبن؟ وەڵی بەنسبەت حالەتی ئاسایی بەڕای من حالەتێکی ئاسایی نیە چکە لە ناو مارەن شتێکی وە بەڕای من باش نیە چکە هەم لەبەر نەخۆشی دوایە شەو برجانە شتێکی وان نیە تا لە ناو ماران بیەوە حەقە جێکی بۆ دامی بکرێت جێکی باش بی. باشە زۆر جات دەگوترێت ئەو تاوەرانە شەپۆڵەکانی مرۆڤ تووشی نەخۆشی دەکات. تۆ جێت لێ بووە یان بەڕاستی ترست هەیە لەسەر؟ نا جێم لێ بووە و ترسیشم هەیە لەسەری چکە نەخۆشی دەرێن نەخۆشی ئەوەی لێە سەرەتان و شێرپەنجە و شتانەی لێ دروستەبی. هەندێکجار دەڵێن نەزۆکیش دروست دەکات وا دەڵێن وانە جێت لێ بووە؟ جێم لێ بووە چکەوەش تلس و دڕاڕاوچێکی زۆر دەکاتە. باشە ئەگەر خانووێک بورجێکی لەسەر بێ تۆ خانوەکەی تەنیشتی دەکڕی ئامادەی بکڕیان لە ترسی بەخوای زەحمەتە ناکرد ترست هەیە چکە بە جێرەوە کە جێم لێ بۆ نەخۆشی و شتی وای لە دووە حتمما جێکی باش نییە. خانووێکمان هەیە بەرامبەر بورجەکە 50 مەترە ئەو دێفرۆشن بەرەوەڵات دامەناوە 3 مانگە لە سنگە دامەناوە خانەکە خۆ ناڵێ لەبەر بورجەکەیە نەک لە بە بورجەکە منداڵی ساوامان هەیە ئێستا لە شار ببینە لە شار ئەوە منداڵی ناکامە چییە ئەومە نەخۆشی پێستە چییە ئەومە منداڵی کە منداڵ موسەقەتە چییە گوندت بینیوە گوندت بینیوە بورجێکی لێ نییە کەسێکت بینی نەخۆش بێ پیاوەکان ژنەکانیان هەموو تەمەنیان 130 ساڵ 120 ساڵ دەژیە باشە لە شار نەفەرێکت بینی و 70 ساڵ بژیە دەڵێن ئەوە کەسێکی ناسروشتە بۆ 70 ساڵ ژیاوە ئەومە بورجە هەیە ئەومە نەخۆشی هەیە ئەومە لەرینەوەی شەپۆلەکان هەیە ینی پێ دوای لە بورجەوە دروست ئەی چۆن لە بورجەکانەوە دروست دەبێت ئەی باش ئەو هەموو جیازەی پێوەیە ئاوەتە دوو یەک لێرەیە
ئەوە تێکە لێرەیە ژووی کە لێرێ ئەوە تێکە لە پشتمانەوەیە ئەو جیهازانە دانراوە هەموو بە شەبەکە دیژ ناکە کارەبایەکی لەسەر ببڕێ خێرا کارەبەکەی بۆ دەگەێنەوە بۆ چیە شەبەکەلەکان بگێنێتەوە مێشکی مرۆڤی شەرت تەسیر بەوانەوە باشە بەڵام ئەگەر ئەوەندە زیانی هەبی پێت وایە حکوومەت خەوتو بێ بڵێ کاکە هیچ یعنی دەی لێ گەڕێ لەبەر خاتری شەریکەکە حکوومەت چییە حکوومەت ئێستا تۆ پارێکت هەبێ دەتوانانی بچی تەلەڤیزیۆنە دانی دوو بورجی لەسەردا بڵێ باشە یاسان نیە چێمەوە یاسان لەسەر یاسان نییە ینی شتەکان لێکۆڵینەوەی بۆ نەکراوە ئەوانە چەند نەخۆشی هەیە ینی حکوومەتیش دەبی ئەو لە بەرتاودا دەندرا باشە سۆدە دەکرا ناونانەوە لاان دەخرا ناو هەلاگەی ڕوونەوە ئێستاوە بیر دەکەنەوە نەخێر ئەو شتانە نابێ هەبێ ئاوش لە بەرتادا مدرێ دەفڕۆشرا باشە بەس ئەو بورجانە هاوەتە یەک دووسێ بارتەقای 150 متر سێ دانەی لێە یەکانی حکوومەتە ئەوەی حکوومەتە دوانێکی ئەهلیە کەوا دەبێت چارەسەر بکرێت چارەسەر چییە ینی شوێنێکە بۆ دابدرێت دوور بکرێتەوە لە ژینگەی شارەکان لە مەکتەب ئێستا ئەوە منداڵی لێیە دوو دەوامی لێیە سێ بورجی بەرامبەرە ئەو شار ئاساییە پەیوەندت چۆنە لەگەر بورجەکان پێت وایە ژینگە دۆستە یان زیانی بۆ مرۆڤەیە وەڵی یەکەم زیانی بۆ مرۆڤەیە دژە ژینگەشە دژە ژینگەش بەڵێ تۆ ئێستا کە دەچێ لای دکتۆرێک کە دەبینی دەرێ چاوم زەعیفە وەنیە کە دەرێ بە لێزەر بۆ چاکەم باشە شەپۆلی ئەو لێزەرە زۆر بە قوت لێدا زیانی دەبێ وەنیە بێگومان ئەدێکە کەم بیژبی هەر دەرێ وەڵای ئەوەیە زیانی دەبێت ئێستا کە باشە ئەو برجە گەورە دەبیت چ زیانەی هەبی دەبیت چ زەرانی شەپۆڵەکانی یەکجار زیاترە زۆر بە قەوەتریشە لەو دۆرا پشتێک کە ئەو ماڵانەیە کە بەخوا ئەم دەرم 100 مترانە بە 200 متر زیانی زۆرێ بۆ ئەو ئایدێ بۆ ئەوی کە بۆ مرۆڤ دەبیتە باشە بەڵام پێت وایە حکوومەت بێ ئاگا بێ ئێستا لە تەنیشت قوتابخانەیە لە تەنیشت داینگەیە ڕەوزەیە ئەو بورجانە دانراوە ینی معقولە حکوومەت ڕازیبی ئەو بورجانە لەسەر قوتابخانەیەک لە تەنیشت قوتابخانەیەک لە منداڵان نزیکبی وەڵاهی ڕاستی حکوومەت ڕاستە بە ئاگای لە هەموو شتێک دەبی بزانێت یعنی بەڵام گومان دەکەی ئێستا گومانم هەیە کە ئاگادار نەبی هێوادارم ئەوەشدا بچێتەوە بەو برجانشدا بچێتەوە چاو بداتە ئەو برجانە کە ناوماڵانی شەیە لێژنێک پێک بینی کاکە ببوو لە ناوماڵە بۆ لەسەر بانەکان بێ ێ باشە ئەو معاینە لە بنەوە دەبێت زیانێکی چ زەرەرێکی بۆیە بێ وەنیە ئێمە داوا دەکەین حکوومەت پێداچوونەوە بکە بۆ ئەو برجانە وەک ئەوروپا چۆن دانرا بە بەکاربێنن چاون ئەوروپا بکەن کاکە هەمووی لێزەر و تێشکی هەیە طبعاً شەپۆڵە بەڵێ بەواستەی وەی بە هەزاران کەس تووشی نەخۆشی و سەرەتان بووە زۆر کەس دەستە دکتۆر هەڵێ وەڵام من نەزۆکم دەچێت دکتۆر دەرێ نەزۆکە بەڵێ ئەو نەزۆکە لەس پەیدا دەبی چێ نارێ لەو لێزەرەی ئەو بورجانەیە پەیدا بووە باشانی مەبەست لەوەی لە ڕابردووە هەموو نەخۆشیێنە بۆ نەخێر ناوەڵە کەی ئەو شتانە بووە ئێستا سەرەتان و چی پەسیوی لێ هاتووە زۆر بۆ خەڵ زۆر بۆ یەکجار زۆر بۆ چێ نارێ خەتای ئەو شتانە وەڵا برای من توش بووە تووشی چی بووە وەڵا توش سەرەتان بوو هیچ بەرای نەبوو بە ژیانمان فکرمان لەو شتەی نەدەچوو بە مدەی هەفتەش مانگام تووشی گرەیەک بوو ناومێشتی بە هەش مانگان وەفاتی کرد سەعب سێ منداریش برج و مرج نزیک بوو لە ماڵی ئارێ وەڵا ئەو ماڵمان لە عیشوتە یاری وەڵا لە سەخانیان دانایە لە سەخانیاندا ئارێ وەڵا لە سەخانیان هەیە بە 4-5 وەرەقی وەردەگرن پیان احتیادی باب لە سەخانی بێ کابرا سەعبخانی 4-5 وەرەقەی وەرگتیە باشە تۆ مرتاحی ئەو بورجانە بمینێ یان دەیویستە دەرەوەی شار حەزم لێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بورجانە بنێتە دەرەوەی شار باشترە لە لایمەوە لە 5 عسارۆکانم 3 بروچەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەو بورجانە ئەگرێت کەواتە بەجددیانی بوونی ئەو بورجانە وەکو ئێوە باسیەوە دەکە زیانی لێکەوتۆتەوە زۆریش بووە ینی بێتامە ینی بێتام لە هەر فەرعەکی دانە چەند دانایە پێتان وایە کاتێەوە هاتووە حکوومەت دەبێ بڵێ ئیتر بەسە وەکو وڵاتانی دنیا دەوێت بورجەکان لە شوێنی تایبەتی خۆیان بەڵاگەوها بکرێ زۆر چاکە دیلەوەی باشتر پێت وایە ئەوەی کە ڕازی دەبێت بورجێک دابنێ یعنی ئەمە غەدر لە خەڵک دەکا طبعا لۆ مادی لۆ مالی خۆی باری بەرچ خۆی کە دێتە بەرچی لەوانێ ئاسایبی لە لای بخۆی لە ناو دانانیشی پێویستە حکوومەت ئیجازەیان نەدات ئەدی طبعا پێویستە ئیجازەیان نەدات و لە بە خەڵکەکەش و لەوانەیە کابرا منداڵی ساوای هەیە نەخۆشی هەیە لە ماڵێ دەبێت و مساعدەی بکەی نابی هەر لە بۆ پارەکەی عەودێکە دێتە بەر
تۆ تێگەیشتت چێ لەسەر بوونی ئەو تاوەر و بورجانە لەسەر ماڵان بەڕێز ئەگەر بکرێ ئەو بورجانە دوور کرێتەوە لە ناو شار بەڕاستی نەخۆشیەکی زۆر بەشەندە دروست کردیا لە بۆ خەڵکی یعنی ئەو خانوانە ئێستا لە محەلەکان دانراوە بە خانوێک دانراوەوارەکە بورجێکی داناوە نازانی زەرری سێ بەس فایدەی بۆ خۆی داناوە ساحب خانوەکە یعنی زەرێکی زۆری هەیە بۆ خەڵک یعنی تۆ لەگەڵ ئەوە نیە بورجانە ناو ماڵ ناوەڵی ئەگەر هەبی ئێستا بڕۆ لە تورکیا بڕۆ لە دەوڵەتە ئەوروپیەکان لە جێیان جێی بەرزیان هەیە فیسەبیلی وەی شەبەکەی هەبی و جێی باشتربی خەڵک ئیستفادە لێ دەکات نەک لە ناو شاری و ناو محەلەکان هەم دیمانێکی هەتا بێشبی قەید ناکە بەڵام جێگایکی بەرزبی زۆر بەرزبی ئەن تەسیری لە خەڵک نەکات خەڵک ئیستفادە زەرر لێ نەکاتن باشە من لە هەندێک کەس دەپرسم دەڵێ وەڵی باوەڕ ناکەم زیانیە بیقابلێت شێمە شەپۆڵێکە هەندێکیش دەڵێ وڵات مرۆڤ تووشی نەزۆکی و نازان دنیاک نەخۆشی بەڕایی تۆ یعنی بەڕاست ینی خەڵک لی تێک چۆ نازانی باشیان خراپ وڵی من پێم باش نییە پێم باش ناوخێت ناوەڵی پێم باش نییە پێشم جوان نیە سەی دەکەی و بینە لێ دانراوە پێ شەش برجی لێ دانراوە تە شەبەکەی دانراوە وڵی هەمووی تەوزیعەت دەکرێ بەسەر شتەکاندا زیانی هەر دەبێت زیانی هەرەیە مستحیل لە برێ زیانی نەبێت باشە تۆ ئێستا لەسەر بینایەکەی تۆ بورجێکەیە ترس لێ تووشی نەخۆشیتکە وەڵی هەموو کەس ترسیە ئەوە ما هەم باش دەزانین ئەو شتێک بەزیدی وشی کابرات و جێکە دووەرە بگیرێتن ئەو جێکە کابرا دەشتن لەوانەیە ڕسختە تۆ ناچاری لەبەرەوەی مەزدەڕی ڕسختە ناچاری ناچاری کابرایانەوەتە دێنی لەسەر ماری خۆدادنی سەبارەت یعنی بە بەرامبەر هەندێک پارەی دێتن دادنێتن جێ بە ئەوەی تەندروستی خۆی نادا کەوایە دیاردەیەکی جوان نییە نانە جوان نییە و باشش نییە تۆ وەستای تەزیلی بەێ هەر ئۆتۆمبیلێک تەزیلی تێکچی چاسەری دەکەن باشە ئەوانەی بە بلوتوسیش دەکەن شارەزایی تەیە بەخوا تا حەدەچی حەدەچی تۆ پێم بڵێ بەو پێیەکە لەسەر ئەلیکترۆنیات کار دەکەیت ئەرێ ئەو بورجانە یەک لێرە یەک لەم لایە ئاسایی باشنێ نانە ئاسایی نییە باشە هەندێک دەڵێ کاکە پێشتر ئەو هەموو شێرپەنجەی نەبوو سەرەتا هەندێک دەڵێ کورە کاکە کانە زۆرشی ئەوەندە زۆر بوو ئێستا هەر گەنجێک وا دەکەی دەبینیم بەشێکی زۆریان منداڵیان نابێت بە تەسەوڕی تۆ زیانی هەیە بۆ مێشێک بەس احتیمالە تاسیرە چوانەیە بەس هەر تاسیریی هەیە وەچی ئەمن لەم کۆلتۆ لەلایەن دکتۆرەکان دەرێن باش نیە ئەوە حتا شتەشی شارستانیش نییە ئەو شتە لە ناو ماڵانەوە بچینە بورسە لە سەربانی عالەمێ ئەوە لە ناو ماڵان شارستانی لە تەنیشت قوتابخانە و دایەنگەش هەر کارەساتە هەر کارەساتە بەری توێژینەوەیەک لە بەردەستی مندایە توێژینەوەیەکی پزیشکانی فەڕەنسی و بەریتانیە سەبارەت بەبوونی ئەو بورجانە لەسەر ماڵان ئەوان دەڵێن بەلای کەمیەوە نەخۆشی کوشندە تووشی هاوڵاتیان دەبێت قورسترین نەخۆشی کە تووشی هاوڵاتیان بێت نەخۆشی شێرپەنجەیە شێرپەنجەی مەمک شێرپەنجەی خوێن لە ڕێگای ئەو بورجانەوە تووشی هاوڵاتیان دەبێت نەخۆشیەکانی تر بریتین لە سەر ئێشە تووڕەبوون نەزۆکی و چەندین نەخۆشی دیکە کە دکتۆرانی فەڕەنسی و بەریتانی باسییان لێوە کردووە. دەگوترێت هەر تاوەرێک لە هەولێر دادەنرێت یان لە هەرێمی کوردستان دادەنرێت یعنی لە دەرەوەی موافقەی ژینگە نییە خەڵکێکی زۆر ترسی لەو تاوەرانە دەڵێ زیانی هەیە ئێوە لە چێوەی ئەو بازنن بەڕێز عەبدوڵلا ئەوەی دەبێت کە ڕاستیەکان بگۆترێ ئەوەیە حالی حاضر زۆربەی کۆمپانیەکان پابندکرێنە بۆ ئەوەی کە بین مۆڵە دەربێنن بەڵام ڕاستە تاڵەکە ئەوەیە کە پێش ئەوەی ژینگە بکەوێتە خۆی و کە ئەو کۆمپانیای تاوەر و مۆبایل و شتووە دانراون ئەو وەختەش کە ژینگە لە گۆڕ نەبووە یان تعلیماتەکان نەبووە تاوەرێکی زۆر هەنا بێمۆڵەتن
و ئەو بێمۆڵەتێش ممچینە بەڵێ هەندێک هەیە لەسەر لە ناو قوتابخانەنە هەندێک هەیە لە سەر تاوەرێکی زۆر هەیە بەڵێ بێ مۆڵەت بێ مۆڵەت بێ ئیجازە بەڵام ئیکۆن ئێستا چۆن ئێستا هەر هەمووی نوێنەری خۆی هەیە کە داوای دەکاتن لە تاوارێکدا مەزرێنێتن لێرە تیمی تایبەتی تیشکەیە دەچێ کەشفی دەکاتن مۆقعەکەی بە GPS فۆرم پڕ دەکاتەوە پاشان کۆمەڵک مەرجی دەداتێت دەبێت لەم مەرجانە تێنەپەڕێ قووەتەکەی ئەوەن دەبێت ئەوەن دەبێت زاویە ئێمە چوینەتە هەندێک شوێن لە ماوەی تقریبان 1000 متر سێ بڕج بەرامبەر بە یەکن ئەو پشکنینە چی کراوە یعنی ئێمە بە دوواداچوونمان کردووە لە ڕووی زانستیەوە دەیان نەخۆشی بڵاو دەکاتەوە بەچ پێوەرەگەمانە بورجانە دانراوە ئێمە تعلیماتی ژمارە 4مان هەیە 2017 لەو تعلیماتە هەموو شتەکانیان بۆ ڕوون کردومە ئێمە ئەو تعلیماتە جێبەجێ دەکەین کە هەر تاوەریک بۆ تاوەریکی 50 متر دەبێت دوور بێت 50 متر دوور بێت 50 متر کەم نییە ئەوە تعلیمات ئێمە دامان نەناوە ئەوانەی بەغداش لەسەری دەڕوە و ئێمە شەروا لەسەری دەڕۆین وەقە پێشترش هەروە بووە بەڵام لەوە پاش پێویستە ئەوە مراجعی بکرێتەوە چاپێشاندە بکرێتەوە لەبەر ئەوەی ئێستاکە ئەگەر مۆبایلەکان 2G و 3G و ئەوە 4G دێتەوە 5G دێتە پێش کە ئەوانە زۆر بەقوترە مەوجاتیان کەواتە دەبێت ئەو مەسافەیە زیاد بکرێت باش ئێوە نوێنەرایەتی ژینگە پارێزی دەکەن لە هەرێمی کوردستان سەرۆکی دەستەکەن ئەم تاوەرانە زیانی هەیە بۆ مرۆڤ بەم شێوەیەی دانراوە یاخود ئاساییە بەتەکیت ئەگەر بەپێی مەرزەکانی ژینگە نەبێت زیانی زۆرە مەرزەکانی ژینگەی ئەوەی هەمووی ئەوەی باسم کرد کۆنەکان بێمەرجە بەڵام ئێمە داوامان لێ کردوون بێن مراجعە بکەن بۆی ئەوانەی کە مەرجیان تێدایە مەرزەکان جێبەجێک ئەوەی کەمکوڕەیە کەمکوڕەکە ئەوەی شوێنەکەی ناوگونجێت لای باتن بیگوازێتەوە لە بەڵام ئەوانەی ئێستا دەیدرێ هەمووی بەپێی مەرزەکە دێت بەڵام لەوانەیە سبەینێ چکەمە لە ڕێگە پێدانەکە خۆشمان دەنووسین دەرێن لە ئێستادا مەرزەکانی تێدا ڕێگای پێ دەدرێت بەڵام تیمەکانمان بە دوواداچوونیان هەیە لە ئۆتۆوارانە هەر کاتێک کە شوێنەکە گونجاوی نەما بەهۆی ئەوەی کە بینایە بەرز کرا چکە نابێت بینای بەرز لە پێشی بێتنیان لە ئەوانی بتێن تشکەکە بگەڕێتەوە ئەو خەڵکەی یان ئەوەتە کاتێک کە ئەو تاوارەدا دەندرێتن یەک لە شەرت و شروتەکانی کەم بێ وەکو ئەوەی کە واتی زۆر بێتن لەوەی کە ئەو مەوزاتی چرکرا بێتەوە سەر خەڵکانیشی زۆر ئەوەش دیسان داوای لێ دەکرێت یان محاسبە دەکرێت باشە بەپێی زانستەکان ڕۆژ لە دوای ڕۆژ تەکنۆلۆژیا پێش دەکەوی زۆربەی وڵاتان ئەو تاوەرانە دەبنە دەروەوە وڵات تەنانەت لە عێراقش باسدەوە دەکرێت ئێوە هەروە دەتانەوە ببینێتەوە ئێمە دەمێکە پێشنیارمان کردووە کە بورجی شێر هەبێتن واتە چەند برجێک هەبێ بۆ زۆر لە کۆمپانیایەکان کە بتوانن بە هەمیان بەشداری تێدا بکەن بۆ ئەوی تەنها ئەو شوێنە ئەو برجە هەبێت کە بە هەموو مەرزەکانی تێدا بێتن. دکتۆر دەمەوێت بزانین ینی خەڵکێک تووشی دڵە ڕاوەچێ بووە لەوەی دەڵێن ئەو تاوەرانە شەپۆلی موکناتیزی بڵاو دەکەنەوە مرۆڤ تووشی نەخۆش دەکەن دەیان نەخۆشی زۆر بەجۆر بەشێکیش پێی وایە شێکی ئاساییە ڕاستیەکە چییە؟ بەڵێ وڵا خۆی لە ڕاستیدا منوەکو پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە هەتا ئێستا بەحث بە توندی نەی سەلماندووەکەوە لینک هەبێت لە نێوان ئەو تاوەرانە و توشبوون بە نەخۆشی شێرپەنجە وەکو نەخۆشی بەڵام ببورن دراسات زۆر کراوە لەسەرەوەی کەەوە زیانی بۆ جەستەی مرۆڤ هەیە بە تاکید تەسیر لە نەزۆکی دەکا لە زیاتر لە پیاوان لە ئافرەتان تووشی نەزۆکی دەبێت ئەگەر بێت و بە بەردەوامی تعرض بکە بۆ ئەو شەپۆلانە بەحسێکی نەرویجی کرا لەسەر ئەو کارمەندانەیەکەوە لەگەڵ ئەو برجانە و ئەوانەیەکەوە لە فیلدی ئەلکترۆماگنەتیک ئەلکترۆمۆغناتیسی ئیشیان دەکرد بە باگشتی بینیان نسبەی توشبوون بە نەزۆکی لە 120 زیاترە لەوانەی کەوە لەگەڵ شەپۆلی ئەلکترۆمۆغناتیسی دوورن یا ئیش ناکەن بە تاکید بوونی لە ناو
کۆمەلگا لە ناو کۆڵانەکان لە ناو ماڵەکان شتێکی زانستی نیە شتێکی تەندروست نییە زیانی بۆ تەندروستی مرۆڤ دەبێت بە تاکید زیانی دەبێت بەڵام ئەو زیانە لە دوای چەند ساڵە لە دوای چەندێک بەرکەوتنە بەو شەپۆلانە دەوری هەیە باشە دووری و نزیشی بورجەکە سعاتی بەرکەوتن بە شەپۆلەکان ئەمووی دەوری هەیە لەسەر تەندروستی بەڵێ هەرچەندە لە هەرێمی کوردستان تەنانەت لە عێراقیش بە دوواداچوونێکی ورد لەسەر ئەم پرسە نەکراوە بەڵام تۆ باست لە توێژنەوەیەکی نەرویجی کرد توێژنەوەیەکی پەیمانگاکانی بەریتانیا باسدەوە دەکات ینی بوونی ئەو تاوەرانە پەیوەندی بە خەوزڕاندن تووڕێیی و دڵتوندی نازم کۆمەڵێک شت باز دەکات پێتان وایە ڕاست بێ بڵێ بەدڵیان بن بۆ چوونی خۆم بڵێ دەور دەبینێ و تاسی لەسەر تەندروستی مرۆڤ دەکات لە زۆر بوارە بەڵامەوەی کە من وتمۆکو پسپۆڕی شێرپەنجە هەتا ئێستا هیچ لێکۆڵینەوەیەک ئیسپاتی نەکردووە کە لینک هەبێ لەوانەیە ئەوش لەبەرەوە بێت چونکە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ماوەیەکی زۆری دەوێت بۆ هەر کاریگەرێک کەوا مرۆڤ تووشی شێرپەنجە بکە بەلای کەمەوە 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵی دەوێت ئەو گۆڕانکاریە لە لەشە هەتاکو و بتوانێت ئەو شێرپەنجەیە دروست بکە لەبەرەوە لەوانەیە لە کۆڵینەوەی تاو نەکرابێت لەسەری لەو بوارەوە بەڵام بە دڵنیاییەوە بۆ چوونی من بەڵێ تاسی لە تەندروستی مرۆڤ دەکا دەمەوێت لێرەوە هەر باس بێزگەلەوە باس لە شتێکی کەش بکەم کە زۆر تاسی لە ژیانمان دەکا لەوانەیە بێئاگابین لی بەکارهێنانی مۆبایل بەکارهێنانی مایکرۆوەیڤ بەکارهێنانی ئەو جیهازانەی کەوا فیلدی ئەلکترۆمغناتیسیە شەپۆلی ئەلکترۆمغناتیسی دەدەین و هەراگاشمان لێ نییە لەوانەیە هەرێکە لە ئێمە ڕۆژی لە 24 ساعتا بڵێم 5 ساعت 6 ساعت لەوانەیە تەلەفۆنی مۆبایل ببنجۆمانەوە بێ و ئاگاشمان لێ نەبێ بەڵام ئەوەش ئیسپات بۆکەوە لەگەڵ بە تاکید زیانی هەیە و بینراوە ئەو شوێنانەی کە نزیکن بۆ شەپۆلانە خاستن جۆچکە و پێست و مێشک و بە تایبەتی لە منداڵە کە بەداخەوە ئێمە لەوانەیە مۆبایل دەینە دەست مناڵەوە وەکو یاریەک یاری پێ بکە بینراوەکەوە کاریگەری هەیە و لە دوای ماوەیەک نەخۆش تووشی دانانی بۆچێک لەسەر نەخۆشخانەیەک یان قوتابخانەیە کە لە هەندێک حالەتی کوردستانیەوە هەر خەناعەتی من تاوانە ئێوە وەکو پزیشکێک ینی لەگەڵ ئەوە نین ئەو تاوەرانە ناو بەتاکید ناو شار بشمێنە لەوانەیە ئەگەر پێویستی بەڵام بەتاکید لە ناو مەکتەب نەبێ لە سەر نەخۆشخانە نەبێت تایبەتیان بۆ دابنجە ئەگەر ماوەیەک ناڵێ من لەو بوارە شارەزاییم نییە لەوانەیە بەشی ئەندازیاری و ئەندازیاری ئەلکترۆمۆغناتیس ئەوانە بزانن چەندێک سەیفە چەندێک ئەمانی هەیە ماوەیەکی بۆ دانن لە دووری ئەوە دەتوانن نێتر ژیان دەست پێ بکە و ماڵەکان دەست پێ بکەن. دکتۆرانی پسپۆڕی ئەو بوارە و هەروەها دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان نایشارنەوە کە بوونی ئەو هەموو تاوەرە زۆرەی سەرماڵان و شوێنە تایبەتیەکان 100% زیانی بۆ تەندروستی مرۆڤ هەیە. بەپەی ئامارێک کە لە بەردەستی مندایە تەنیا لە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە زیاتر لە 2000 تاوەر یان بورجی جۆر بە جۆری پەیوەندیکردن هەیە کە بێگومان شەپۆلی موکناتیزی بڵاو دەکەنەوە. بەپێی ئەو ئامارە زیاتر لە 600 بورجی جۆر بە جۆری کۆمپانیە زەبەلاحەکانی پەیوەندیکردن پەیوەندیکردنی تەلەفۆنی ئینتەرنێت لە نێو شاری هەولێر بەبێ ئەوەی مۆڵەت لە دەستەی ژینگە و وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان وەگرن بەبێ حیسابکردن بۆ ڕەوشی تەندروستی مرۆڤ تاوەرەکانیان بەرز کردوتەوە. چارەسەر چییە؟ چارەسەر لای وەزارەتی گواستنەوە گەیاندن و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئیتر بۆ لە مەودووە هاوشەوەی وڵاتانی دنیا دروستکردن و دانانی برز لەسەر ماڵان بە هەر شێوێک لە شێوەکان قەدەغە بکەن. بە پێچەوانەوە ڕێژەی نەخۆشی و توشبوان بە نەخۆشیە جۆر بە جۆرەکان زێدەتر دێت. تا باسێکی دیکە بابەتێکی دیکە بەخواتان